خۆشەویستان کەم نین ئەو گژ و گیانەی کە لە هەرێمی کوردستان و لە تەواوی جیهانە کە سوودیان لێ ئەبینرێن بەو شاخ و کەژ و کێوانەوەن هەمیشە لە مێژووە خەڵکانێک گەلانێک سوودیان لەمانە بینیوە. ئێمەش لە کوردەواری خۆمانە باو باپیرانمان لەم گژ و گیانی کە بەم شاخ و دەشت و کێوانەوە بوون کۆیان کردوونەتەوە و هەر یەکە بۆ بابەتێک سوودیان لێ بینیوە. تەنانەت هەر لە سەردەمی سەرەتای ئیسلامیشە 1400 ساڵ زیاتر پێش ئێستا لە نێو عەرەب و لە نێو مسلمانانیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نێو هاوڵانیدا ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێت بابەت گەلێک بەکارهێنراون کە سوودی هەبووە بێگومان. ئەمەی ئێستا پێوترێ با بڵێن عیلاجی پزیشکی یا عیلاجی کیمیایی چەند ساڵێکە ینی تازەیە، بەڵام پێشتر مرۆڤایەتی سوودی لەم گژ و گیانە بینیوە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز حاجی هیوا حەسەن شارەزا لە جیادەرمانی باز لە گرنگی جیادەرمانی وەک چارەسەر بۆ نەخۆشیەکەین کە بەڕێزیان لە شوێنی کارەکەی و لەگەڵماندان. کاک حاجیجان سڵاوی خوات لەبێت، با پرسیارەکە لەوە دەست پێ بکەین ئەو گیانەی ئەو گژ و گیانی لە هەرێمی کوردستانن هەمویان دەتوانرێت سوودیان لێ ببینرێت مرۆڤ بەکاری بهێنێت بۆ چارەسەر یان پۆلێن کراون و جیا کراونەتەوە؟ بەڵێ پێشێکی بەنای خوای گەورە میهرەبان ئەم کاتتان باش بە خێراتنی بەڕێستانەکەین بۆ سنتەرەکەمان. بەڵێ بەڕاستی بەڵێ زۆری پۆلێن کراوە و زۆریشی بەڵێ لە ئەگە حسابیکەی لە 95 هەمووی تەندروستین و بەکارێت پێنجەکەی بێ دابنین کە مادەی ژەهری تایە و کوشندەیە بەکار نایە. زۆر باشە. ئەو گیانی کە وەکو دەرمان وەکو چارەسەر بەکارەهێنرێن و جەنابیشان وەکو شارەزا لە بوارەکەیە تا چەند لە ڕووی زانستی پزیشکیەوە پشتڕاست کراونەتەوە سەلمێنراون یان نا تەنها ئێوە بەهۆی ئەو تەجربەیی کە هەتانە و لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە ئەو خەڵکانی کە هاتوونەتە لا ئێوە بەکارێنەوە سوودیان لێبینیوە تەنها ئەمە هەیە؟ بەڵێ پێشێکی بەڕاستی ئەم دەرمانە گژوگیانە کە ئێمە بەکارێنین هەر لە سەردەمی باو باپیرانمانەوە هەر لە سەردەمی ساڵانی چەند سەدە پێش ئێستا ئەمە بەکار هاتووە هاکەزا لە وڵاتانیشە وەکو چارەسەر وەکو دەرمان بەکار دێت وەکو عەشاب بەکار دێت و ئێستا ئەکسەرێتی ئەم دەرمانە کیمیاویانەیش ئەکسەرێتی هەر هەمووی کە پۆلێن کراوە و بەشێکی زۆری موادی عەشابی تایە حەد لەسەر پاکەتەوە ڕەچەرهینەکانی تەمەشا بکەن کە هەمووی ڕسمی دەرمانەکان و ناوی دەرمانەکانیش ئەکسەرێتی زۆری تایەتی. بڵێ کاک حاجی گرنگترین ئەو گیانی ئەو گژ و گیانی کە هەن لە وڵاتی ئێمەدا زیاتر کام جۆرەیان زۆر بەسوودە و کام جۆرەیان بوونی زۆرە لە وڵاتی ئێمەدا و خەڵکی توانوێتی سوودی لێ وەربگرێت؟ بەڵێ وەڵی زۆر هەیە لە وڵاتی ئێمایسە بۆ نمونە جاترە دووسێ جۆرمان هەیە، جاتەی شاخیمان هەیە، جاتەی کەمان هەیە کە ئەمانە سوودی یەجگار زۆریان هەیە بەڕاستی بۆ زەخدابەزین بۆ چەوریەکان بۆ خوێن ڕوونبوونەوە یان گوڵە بەیبوون لەو شاخانە زۆرە لە بەهارە. جا چی لە کوردستانی ئێمەیان نییە ش زۆر هەیە و زۆریش هەیە لە وڵاتەکانی کە هەیە بەعکسەوە بۆ ئێمەیەت. بڵێ باش حاجی گژوگیان هەر باز ناکرێ مەنە زۆرە. حتمما ئێوە کاتێککە ئەم گژوگیان ئەم گیا دەرمانیان دەدەنە خەڵکی کۆمەڵێک ڕێنمایی دەدەنە ئەو کەسێک کە بەکاری دێنێت و مەرج نییە هەموو نەخۆشیەک بە ڕێگەی گیا دەرمانیەوە چارەسەرکە. ئێوە ڕێنماییتان چیەوە چۆن ئەو کەسانی کە نەخۆشن دێنە لاتان مامەڵەیان لەگەڵدا دەکەن و پێیان دەڵێن کە ئەمە بەو شازە بەکاردێنێت یاخود ئەم گیا دەرمانی لەگەڵ ئەو عیلاجانەی کە پزیشک بۆی نووسیوی لەگەڵ لێتوانی بەکاری بێت و سوودی لێ وەربگریت؟ بەڵێ ئێمە بە کورتیەکەی ئێمە تەواکەری پزیشکین، ئێمە یاریدەدەرین. بۆ نمونە نەخۆش هەیە، نەخۆشی مزمینی هەیە. ئەو نەخۆشی مزمینیانە بۆ نمونە زەختە، شەکرەیە، دڵە چییە، ئەمانە زۆرن دەفتەریان بۆ کراوە. ئێمە ناتوانین خۆمانەوە عیلاجەکانی ئەوان بۆسێنین بە هیچ شێوەیەک. ئەبێ عیلاجی خۆیان بەکاربێنێت یەتە لای ئێمە داواکات شتێکی سەریع بێت کە بینێ ئاعتیادی وەکو زەخدابەزین وەکو شەکرە ڕاستەخۆ بەعزێک ژوگیایەک ئێمە کە پێویستکە ئەیینێ یان
شتی دکتۆری پێ بێت ئێمە لەسەرینی دکتۆر تەماشایەکەین ئێمە ناتوانین لە خۆمانەوە هەموو کەسێک بگیرنە سەر عیلاج بەڕاستی زۆر دەرمان هەیە تاسیراتی زۆرە بۆ نەخۆش وەکو گوژیگاکان ئەگەر بە بەردەوامی بیتێ بۆجگەر زۆر تاسیری هەیە ئێمە بێ بە پێی خۆی بینێ بە پۆینت بینێ ینی بچۆنەڵێ بە پێ ئەو قیاساتانە بینێ کە چێتە لای دکتۆر جاری وایە هەتا حەزەکە بێتە لای ئێمە وەکو تاواکاریەکی پزیشکی ئێمە بتوانین عیلاجی خۆمانی عینێ وەکو چارەسەر ئەنجا تەماشای ئەو فەحسانەیەکەین کە پێیەتی کە دکتۆر بۆی کردووە پێشتر ئەمانە ئەوە ئێمە هیچ عیلاجێکی دکتۆر ڕەت ناکەینەوە بە هیچ شێوەیەک ئێمە کەمێکی کەمیینێ بە نەخۆشەکە بڵێ بنیادی کەسەکانیش دەورە بینێ بۆ منە کەسێک کە نەخۆشی شەکرەی هەیە بژووکیەک چارەسەر بۆ کەسێکی دیکە لەوانێ هەر نەخۆشی شەکرەی هەبێت لەوانە شەکرەکەی زیاتر بەرزکاتەوە بەڵێ من باسی ئەوم کرد کە لەواوتم شتی دکتۆری پێ ئێمە تەماشای فەحساتەکانیان نەکەین بە پێی ئەوە پێویست بێت نەخۆشەکەی مەقسەی لەگەڵەکەین جوان وەکو دای ئەنین جوان لی تێگەین ئەنجا توانی شتی بینێ بەڵێ کاک حاجی ئەو گژوجیا دەرمانیانی کە جەنابتان بەکاریە هێنن بێگومان کۆمەڵێک پرۆسسی بەسەرا دێت بۆ ئامادەکردن تا چەند جیاوازیە لەگەڵەوەی کە ئەم گژوجیانە بە فرێشی لە کاتی خۆیان کە لە شاخ و کەژوچێوەکانی ئێمە بەتایبەت لە وەرزی بەهارایە لە وەرزی هاوینە هەن بخورێن ینی بەکار بێنن سوودی زیاترە وەک لەوەی کە وشکەکرێتەوە بە کۆمەڵێک پرۆسێسە ئەڕات ئەنجا دوایی خەڵک بەکارێنێ ئایا جیاوازی هەیە یان نا؟ جیاوازی هەیە بەڵێ بۆ نمونە با ئێمە باسی شتێکین کە ڕاستەوخۆ بە فرێشی ئەخورێت وەکو تاڵیشک لە بەهارە زۆرە کە وەکو سەوزەوات بەکارێت ئەوە ڕاستەوخۆ ئەخورێت بەس بە نیسبەت گژوگای کەمان هەیە وەکو گوڵەبەی بوون وەکو جاترە وەکو بەعزە شتێکی تر ئەمانە لە شاخە زۆرە ئەبێ ئێمە دای بنین کۆیکەینەوە بۆمان بێنن وشکیکەینەوە لەبەر سێبەرا و فترێکی پێچێت ئەنجا ئێمە لە دەرمانخانەکانی خۆمان ناتوانین بەکاری بێنین وەکو چارەسەر بین نەخۆش وەکو عیلاج. بەڵێ کاک حاجی ئەم بابەتانەی کە جەنابتان بەکارێنن بێگومان ئێستا کەم نین ئەو دووکانانەی ئەو کەسانی کە ئیش لە ینی جادەرمانیاکەن تا چەند لەم با بڵێن ناوەندی جەنابتانە ئەو خەڵکانی لەم بوارەیە ئیشەکەن خەڵکی شارەزا و پسپۆرن و وەکو بڵێ خولیان بینیوە بڕوانامەیان هەیە یان تەجربەیەکی باشیان هەیە یان ئەمەش وەکو باقی کایەکانی تر بەڕاست بۆتە بزنزێک و با بڵێن تەنها پاری لێوە پیاکرێ ئیتر چ ساید ئیفێکتێک چ بابەتێکی خراپ بەجێڵێ لەسەر بەکارهێنەر خەڵک دێ بەرپرس نییە بەڕاستی. بەڵێ نا غەڵەتە یەکێک هەستی لە خۆی دوکان دامێک و بزنس تجارەت کا و کەسابەتکە لەسەر نەخۆش لەسەر ئینسان بەڕاستی دروست نییەوە ئەبێ کەسەکە بۆ نمونە هەیە لە باو باپیرانی و بۆی ماوەتەوە شارەزایە یان چەناخل و دەورەی بینیوە کابرا پرۆفیسۆرە یعنی بەڕاستی شارەزایەکی تەواوی هەیە لە بوارەکە ئەنجا ئەتوانێت پشتی بەخۆی بەسێت و بچێت لە سنتەرێ بکاتەوە دانیشێت خزمەتی نەخۆش کات ئەگەر هەموو کەس ناتوانێت لەخۆی بچێت دەژێت ئەمە ژێر ئەم بارە و لە خۆی عیلاج با بە نەخۆش هیچ شتێوەکو ئینسان نییە تۆ ئیش لەسەر ئینسانەکەیت بەڕاستی غەڵەتە یەکێک لە خۆی بۆ پارە بۆ تجارەت ئەمە بەکاربێنێ. بەڵێ کاک حاجی بینە سەرەوەی کە لە ئێستادا لەم وەرزی هاوین و گەرمایەداین گیایەکی دەرمانی شتێکی تایبەت هەیە کە کاریگەری هەبێت و گەرما کاریگەری نەکاتە سەر مرۆڤ لە ڕێگەی بۆ منە چایەکەوە یاخود گیراوەیەکەوە شتێک بێت یاخود گیایەکی تایبەت دەبێت کە سوودی لێوەربگرین لەم وەرزەدا بۆ منە لە زستاندا زۆر گیان دەرمانی هەیە کە لە بەرنامەکەماندا ئاماژەمان پێکردو و سوودی هەبووە بۆ بێزکردنی بەرگری بۆ بەرپەرجانی و هەر نەخۆشی بەڵام بۆ هاوین بۆ گەرما شتێکی تایبەت هەیە؟ بەڵێ هەیە چۆن نییە بۆ نمونە چایەکان هەمووی فێنەکەرەوەیە هەمووی وزەبەخشە هەمووی ئارامکەرەوەیە هەمووی بەڕاستی سوودێکی زۆر باشی لێ ئەبینیت و لە جێخوایشی خۆیەکا بڵێ گرنگە بەیانیان چ چایەک بخورێت بۆی کە لە دەروونێکی ئارام وە گەرما کاریگەری کەمتر بێتەوە لە سەرمان بەڕای تۆ؟ وەڵی زۆرمان هەیە بۆ نمونە ئێمە چای گوڵەبەی بوونمان هەیە چاکانی کەمان هەیە وەکو چای نازانم چی باسکەم ئەمەنە زۆرە ماشەڵڵا یعنی لە حەد بەدەر چای شاخیمان هەیە چای سەوزمان هەیە چای سوورمان هەیە وەکو کۆچەرات یان نعنامان هەیە کە بکەیتە ئاوە بیخۆیت بۆ فێنکەرەوەی هادیە زۆر شت دێ لەو بارەوە کە سوودی زۆرەیە ڕۆزماریمان هەیە بە هەمان شێوە ئەمانە هەمووی
ئارامکەرەوەیە مێشک هادی ئەکاتەوە یعنی زۆر مرتاح بیت یعنی بەڕاستی تۆگەر خواردنێکی چۆر خۆی بەدوایە چایەکی گوڵەبەی بوون خۆ زۆر سوودی هەیە یان چایەکی ڕازیانە خۆ زۆر سوودی هەیە بۆ جەنابەت کە لە غازات و لە ناڕەحەتی و لە بێتاقەتی و لە هەموو شتێکە و پارێزێت کە شتێکی زۆر باشە. بەڵێ کاک حاجی تا چەند گرنگە کەسانێک کە نەخۆشیێکی هەیە شتێکی هەیە لە خۆیەوە گیادەرمانێک بەکار نێنێ لەژێر ڕێنمونی ئێوەداوە ئێوە ئەو بەرنامەی کە بۆی دائەنێن بەکاری بێنێتەوە لە خۆیەوە نەچێت بۆ نەبیکرێت لە شوێنێکیان هەرەوەنێک کە کەسێک وتێتی من سوودم لێ وەرگرتووە بۆ فڵانە نەخۆشی ئەمیش بێت بەکاری بێنێتەوە لەوانەیە بۆ ئەو سوودەی نەبێت. زۆر دەرمان هەیە بڵێ کوشندەیە ژەهراویە تاثیرەکاتە سەر ئەندامەکانی لەشی مرۆڤ کەعین بەڕاستی ئێمە ڕقم و تەلەفۆنی خۆمان هەیە چەند سنتەریکەی ڕقم و تەلەفۆنی خۆی هەیە ئەو کەسەی کە شارەزایی نیە لە خۆی عیلاجی کوردەواری نەخوات با تەلەفۆن کا پەیوەندی کات یان خۆی بێت یان بە هەر حاڵێک بێت یان لە پێیجێکا لە شتێکا دەری بێنێت ڕوونکردنەوەی لەسەر وەگرێت ئەنج بتوانێت بەکاری بێنێت نەوەڵا ڕاز نییە زۆر عیلاجێ کە لە خۆی بەکاری ئەگەر یەکێک لە ماڵاسکیەشە ئازارێکی بوو بۆ نمونە ڕازیانە هەیە گوڵەبەی بوون هەیە ئەمانە بەسیتە شتێکی احتیاطیە بۆ سەریەشە بۆ شتێک بەکاری بێنێت زۆر هادیە بەس بەعزا عیلاجێکی تری قورسە بۆ نمونە ئێسێ مەم نێکشت بۆ باسەکەم زعفران هەیە هەموو ماڵەکەیەتی زعفران بەڕاستی زۆر کوشندەیە ئەگەر یەکێک بە غەڵەت کەوچکە چایەک بەکار بێنێت لە ماڵە کە سیارەکەیشی زۆر گرانە لە دەوری دەفتەر بەرەوسەرە کەوچکە چایەک بەکار بێنی بۆ نمونە بکەیتە پیاڵێ ئاوە کەسەکە بیخوا حەزی لێ بکا بیخوات بەڕاستی دوای نیو سەعات ئەم کابرایە دەسەکا بە پێکەنینێکی یەشگار زۆر و وای لێ ئەکات دوای نیو سەعاتێک کوژێت یعنی کەواتە لە خۆیەوە زعفران لە ماڵە زۆرە کەس دەچێت لە خۆیەوە بە ئارەزوی خۆی بەکاری بێنێت چکا کوشندە یەکسەری کوژێت دوای نیو سەعات بەڕاستی ئەمەیەکێکە لەوە مادانی کە کابرا نازانێت بۆ نمونە ئەگەر تۆ لە ماڵەوە گوڵەبەی بوون کەوچکە چای بەکاری بێنی هیچ زەرێرێکی لێ نایە ڕازیانە کەوچکە چای بەکاری بێنی زەرێری لێ نایە بۆ نمونە ڕەشکە کە باسەکرێت بۆ چەندەها نەخۆشی حەدیثی لەسەرە بۆ نمونە ئەگەر تۆ کەوچکە چایەک بەکار بێنی لەوانەیە زەرەری لێ باش کە مادەی سامەکەی زەهرەکەی زۆرترە تەسێکاسە جگەرێ یان ئەگەر بە دەست بە حاڵ تەڕکێ چەندەن کێک ڕۆژانە بەکاری بێنی ئەوە سوودی زۆرە کە لە دەم تازانانی نەکەیت تۆ بیژوت و قوتی بێ ئەوە زۆر ئیسفادە هەیە بەڵێ زۆر عیلاجیە زۆر خەتەرە لە خۆتە ناتوانانی هەموو کەس بەکاری بێنێ ڕێنمایی ئێمە. کاک حاجی ئەو نەخۆشیانە چین کە ئێستا زۆر باون لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بۆ نمونە خەڵک بۆ چارەسەری ئەم نەخۆشیانە سەردانی لای ئێوەکەن ئەمە بەشێکی پرسیارەکە بەشەکی تری ئەم جیا دەرمانیانە ئەو دەرمانانە چین کە لە ئێستاە زۆر بەکارەهێنرێت بۆ چارەسەری ئەو نەخۆشیانەی کە چارەخواز دێتە لای ئێوە و ناچێتە لای پزیشکێکی ئەوەی کە لە کۆلێژی پزیشکی با بڵین تەخەڕوجی کردو تەواو بووە ئەو نەخۆشیانە چین کە ئێستا زۆر باون. بەڵێ ئەم نەخۆشیانە کەسە زۆر باوە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ هۆکاری خواردنەکان خەڵکی ئێمە خواردن زۆر بەغەڵەت زۆری وەکارێنێت ئەگەڕێتەوە بۆ نەخۆشی قۆڵۆن ئێستا لە کوردستانە بە عام زۆر باوە قۆڵۆن تاسیرێکی زۆری هەیە کە لەسەر ئینسانە خواردنانە کە بە سەقەتی بە ناڕەحەتی ئەیخۆن بەڵێ نەخۆشێکی یەشگار زۆر ڕوومان تێکات کە عیلاجی قۆڵۆنی بۆ بەکارێن سوپاس بە خوای گەورە کە سوودێکی زۆر یەشگاری لێ بینێ و باشە بێت. بەڵێ کاک حاجی ئەوەی بەڵە فەرموو بەڵێ نەخۆشی کەش زۆرە هەیە بە وەسەتی بە پێی دەرەجەکان نەخۆشیێت ئەکسەریتی گەنجەیە لەم سەردەمەیە بێ ئیشە بێکارە بێکاسبیە بیر ئەکاتەوە تاعین نەبووە هۆکاری دەرونی هۆکاری سێزی زۆرە بەڕاستی ئەمانە هۆکارە ڕۆژانەکە نەخۆشێتە لای ئێمە ئەڵێ وەڵا ئەوە ناوکم کەوتووە کە فاسێکم تەماشاکەم ناوکی نییە بە هەماشەوە قۆڵۆنیەتی یعنی ئەمە هەمووی هۆکارە تاسیراتی هەیە. بڵێ کاک حاجی زۆرن ئەو پەیج و ئەکاونتانەی کە ڕیکلام بۆ ئەم بابەتە جادەرمانیانە ئەکەن بێگومان ینی جاری وایە کە سەیریانەکەی جۆرێک تووشی تعجب بەبی بەڕاستی خودی پزیشک و زانستی ئەوەی کە پێوترێت دەرمانسازی تایە وەستاوە تایە حەیرانن هیچ دەسەڵاتی نییە لەسەر چارەسەکردنی هەندێک نەخۆشی یا هەندێک بابەت بەسە بینین لە پەیجەکانە بە گرنگی ئەم بابەتە ئاوالەیەکە ئەم کێشێت ئاوا چارەسەرەکە ئەم مووە ئاوا بنە بڕەکرێ ئەم مووە ئاوا بەهێزەکرێ یعنی بە ئەنواع شێواز قسە و باسی لەسەرکرێ بەڕاست ئەمانە بەو شێوازە ڕاستن یان لایەنە بازرگانیەکە بەسەریان ساڵە.
نەخێ ڕاست نییە بەڵێ ئێستا من پێیجی خۆم هەیە قەت ناچم گژوگیاک بڵاوکەمەوە ئیعلانی بۆکەم و ڕێکلامی بۆکەمەمانە نەخۆش خۆی یەتە لام بە پێی پێویست علاجی پێویست بێ ئەیەمێ بە سیارێکی زۆر کەمەوە هەرزان ئەیەمێ نەک چەندەها کەس هەیە بۆ تجارەت و بۆ گیرفان پڕکردنی خۆی قوڕگا بەسەر نەخۆشە بە ئارەزی خۆی عیلاجی هەیەێ هیچ دەورێکیشی نییە بە تەلەفۆن و بە ڕێکلام و بە نازانم ئۆنلاین و ئەمانە سیعرێکی یەجگا زۆر دائنێن هەرێکە بۆ خۆی تجارەتە کارێکە بۆ خۆی مسابقەیەکە بۆ خۆی کا بەڕاستی زۆر غەڵەتە زۆر کارەساتە زۆر خەڵک تووشی شۆک بووە ئەمە یعنی کفرە یعنی ئینسان لە ڕێی ئۆنلاینەوە ئەوانەی کە بۆ نمونە قەتێکی دوومەڵانیان بە 8,000 بە 7,000 کابرایە بە 25,000 کفرە یعنی داواکەم لەو کەسانە بە هیچ شێوەیەک نەچێتە ژێرباری ئۆنلاین و تەلەفۆنکردن و ئەمانە دوای کابرا تەلەفۆنەکەیش داخاتەوە یعنی ئەمە هەمووی تجارەتکردنە گوناحە. بەڵێ کاک حاج لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایەکان چییە بەڕێستان بۆ کەسانی کە گیا دەرمانەکان بەکاردێنن پێویستە چۆن بەکاری بێنن و ئاگاداری ڕێژەی بەکارهێنانیشی بن؟ بەڵێ وڵی زۆر سواسی هاوڵاتیانەکەم زۆر سواسی بینەرەکەم زۆر سواسیواناکەم کە گوێگرن لە دکتۆرە بەڕێزەکان یان لە خاوەن سنتەرەکانوانی کە حەکیم و چارەسەرسازن و شارەزاییان هەیە بەڕاستی هەموو کەس نەتوانێت لە بە ئارەزی خۆی گژوگیا بەکاربێنێت یعنی بە بەڕاستی ئەمە بە پۆینتی هەیە بە گرامی هەیە ئەبێ زۆر بە شارەزانە بە وریابوون بەڕاستی زۆر گژوگیا لە 75 بۆ 80 ئیشەکات زۆر باشن بەس باسێکیانەیە ئیش ناکە لە سەکەسەگا یان هەیە مادەی ژەهری تایە یعنی ئەبێ هەموو کەس بە وشیاریەوە بتوانێت گژوگیا بەکاربێنێ و پرسکا بە سەروی خۆی ئەوانەی کە شارەزان. زۆر باشە زۆر سپاس بە هیوای تەندروستێکی باش بۆ نەخۆشەکان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی هیوا حەسەن شارەزانە گیادەرمانەکان. سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس.